سۆزی کۆبانی بەردەوامن. خالد عزیزی سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان باسمان لە هەلومەرجی ئێران و ناوچەکەش بۆ دەکا. هەر لەم بەرنامەیەشدا میوانداری نووسەر و لێکۆڵەر سەرکەوت شەمسەدین دەکرێت. سەرکەوت نووسەر و لێکۆڵەر لە دامەزراوی سیاسەتی کوردی و ژمارەیەک بابەتی تریش. سلاوین دووبارە تەماشەوانین کورد کنەکشن ئەمێژ کۆبانی دەست پێ بکن و شەڕین گراند نێڤبەرە ملیتانین دەولە ئیسلامیە و شەڕوانین کوردە دەدۆمینن هەتا نەهاژی و هێشتا پاشە ڕۆژە ڤی باجێڕی نەدیارە. بەرەوەی ئەو راپۆرتە پێشکەشکەین ئازیزانم دەچینە سەردێڕی هەواڵەکان. پۆلیسی عێراق دەڵێت هێرشبەرێکی خۆکوش لە بازارێکی باکووری بەغدا خۆی تەقاندوێتەوە و بەلانی کەم 7 کەس کوژراون و نزیکەی 20 کەسیش بریندارن. سەرۆک باراک ئۆباما داخوازی ژێ کۆنگرسی ئەمریکی دکا نزمترین ئاستێ داهاتێ کارکەرێن ئەمریکی بلند بکە کو ئەوە 7 ساڵن وەکە خۆمایە. فڕۆکەخانەی نێونەتەوەیی JF کەنەدی لە شاری نیویۆرک بۆتە یەکەم فڕۆکەخانە لە ئەمریکادا بۆ دانانی بەرنمەیەکی پشکنینی تەندروستی بە مەبەستی دیاریکردنی ئەوانەی نەخۆشی ئیبۆڵایان هەیە. دیسان سلااف گەلی تەماشەوانی هێژاوەکی مەگوتی لە دەستپێکی ئەمڕوو بکەین کۆبانێ لەڤی باژارێ کوردان لەسەر سنووری سووریا و تورکیا پترە ژێ سێ هەفتیان شەڕنگران دەقومن دەنێڤبەرە ملیتانین تروریستین دەولە ئیسلامیە و شەڕوانین کووردا شەڕ دەدۆمینن و پاشە ڕۆژە باژار هێشتا نەخویایە. شەڕی خیابانی لە شاری کۆبانی نزیک بە سنووری تورکیا چارتر دەبێتەوە لە دەمێکدا هێزەکانی دەوڵەتی ئیسلامی هەوڵ دەدات لە کۆنتڕۆڵکردنی بەشی زۆرتری شارەکە و شەڕ لە ساختمانێکەوە بۆ ساختمانێکی ترە. دوو کاڵ لەسەرەوەی شارەکە بەرز دەبێتەوە کە نەتەوەی گردوەکان دەخەمڵێنێ بەرەی کەم 700 کەس نەیتوانیەوە شارەکە بەجێبێڵێ و شیانی ڕۆبەڕووبوونەوەی کۆمەڵکوژیدان. وەزیری دەرەوەی وڵاتە گرتوەکان جان کێری لە چاوپێکەوتنێکی تایبەتیتە لەگەڵ دەنگی ئەمریکا لە پاشەکەشەیەکی سەرەتایی هۆشداریدا لە کاتێکدا کار دەکات بۆ سازدانی هاوپەیمانیەک بۆ شکەستدانی دەوڵەتی ئیسلامی بەڵام هێشتا دڵنیا بووم. لە کۆتاییدا دەوڵەتی ئیسلامی دان بەوە دادەنێت کە دەسەڵاتی داد و یاسا و سەروەری یاسا و شارستانیەت زۆر بەهێزترە تاکو کینە و درڕندایەتەکانیان. هێزەکانی تورکیا لەسەر سنوورەکانی نزیک بە کۆبانیدان بەڵام تا ئێستا ئامادە نین بۆ هیچ کردارێکی زەمینی دژ بە دەوڵەتی ئیسلامی. شەڕەکە فشاری بەسەر سەدان هەزار لە سووریەکانی هینا بە زۆری کوردەکان بۆ ئەوەی ڕۆبکەنە وڵاتی دراوسێ تورکیا کە بەپەلە ئۆردگای پەنابەرانیان بۆ دروستکراوە. جابینەرانی عزیز هێزە سەربازیەکانی تورکیاش تەقەیان لە خۆپیشاندەرانی شاری قامیشلو کردووە و لە ڕووداوێکدا ئانکەرە دەڵێ خۆپیشاندەرانی کورد هۆکار بوون بۆی. ئەم ڕووداوە لە ناوچە سنووریەکەی قامیشلو و نووسێبیندا ڕوویداوە. زانا عومەر پەیامنەری دەنگی ئەمریکا لە سووریا دیمەنە ڤیدیۆیەکانی ناردووە و ئەلیزابێت ئارۆت ئەم راپۆرتەی نووسیوە. کورد ji her du aliyên sinûrê Tirkiya û Sûriya xwepêşandana dikin bû piştevanîkirina xelkê Kobanê. Ew bajarê Kurdî li Sûriya ku şervanên Daeş şerî ji bo girtina wî dikin. Xwepêşandan li Qamişlû bajarê Sûriyê li ser sinûran derbasî herêma sinûriya li nav Tirkiye bûn. Vîdyoyeka peyamnêrê me Zana Omer diyar dike ka çawa ew xwe nîşander pesna berxwedana şervanên Kurdên Sûrî dikin. Ankara goman heye ew şervan girê dayî pekek hebin ku tê naskirin wekê ku meleka terorîst ji aliyê Amerîka û Tirkiye ve. Xwepêşandanên xelkê Qamişlû xurtir bûn li herêma Sinûrî piştî Kurdên Nisêbînê gehiştin wan. Wana hewildan percanên sinûr hilînin. Hêzên Ewlahiya Tirkiya gaza rûndikirêj bi kar anî ji bo jêk belakirina wan. Erê li dîfra çi çêbû, şirovekirinên cida hene. Leşkerê Tirkiya dibêjîtin, nûbedara teqên agahdariî havêtin, demê xwepêşanderan razî nebûn wê herêmê bicihbêlin. Leşkerê Tirkiya dibêjît, Kurdên Sûriyan li dîfra teqe li serbazên Tirk kir û nûbedarên wan neçar bûn bersifa wan bidin. Li demê ku diyar dibe xwepêşanderek kevran dihêveje, rojnamevanê pişka Kurdiya dengê Amerîka Zana Omer çi xwepêşanderên biçek nedîtin.
بروواژەی کاربدەستن تورک دبێژن لەوێ ڕۆژێ خوپێشان دەرێن چەکدار هەبوون و وەکە پشکێکەیە ئەو دبێژنێ قاچاقچیها çekî. Fermandarê bajarê Mêrdînê li Tirkiya Mustafa Teskes'in behsa rûyîdana dike. Şimdi bize ayın 8'inde bir ihbar geldi. Dediler ki ئاگەهی لە هەشتی مەهەی گەهانمە و کار ji بۆ خۆپێشاندana têkirin û nexşe hene ew derbasî sunûrê Tirkiya bin bi mebesta durustkirina bêsirûberiyê heta bikaribin çekî bi qaçaxî derbasî Tirkiya bikin û hinek piştevanên PKK jî. mühimmat çeşitli silahlar gitti. Li demê ku dîtinên cuda li layên Kurd û Tirka li ser vê bûyerê hene, gumanîne ku qurbanî di wê bûyerê de hebûn. Bi kêmî 4 kes li rexê Sûriyê birîndar bûyne û kuştinayekê din hêşne hatiye piştrast-kirin. Peywendiyên Kurd û Tirkan alûz bûyne, bi taybetî piştî şerên ku Kurd dibêjin ji ber sernekeftina Ankara'ya di alîkariya Kurdên Kobanê da. Herêz xendan dengê Amerîka. کاک بەڵێن دەزانی مەسەلا تورکیا و کاریگەریاوی ڕۆڵێ وێ مەسەلا سووریا دو تایبەت کۆنوانی بووە بابەتی بەحث و فەکۆلین و نویسینا لە هەر جهێکی هەبدن بۆ نمونە ڕۆژنامەین ئەمریکی گەلک بەحث کردە نیویۆرک تایمز دەستێمەدایە هەرچەندە ڕووپەلینیەکن هەم تەوا ڕۆژنامە تو دەبینی خەڵاتی نۆبلی ئاشتیە مەلالا خانم گەلک گرنگی پێ هاتیەدان لەسەر مەسەلا بەری خودی لەسەر مەسەلا تورکیا و مەسەلاک و ئایا چ بێکردن یان چ تێکردن لە سووریا و مەسەلا کۆبانێ باڵێکی کێشاوە بەسەر ڕۆژنامەکان ئەوبەتە شکردنەوەی جیاواز هەیە لەسەر مەسلەی کۆبانێ و ڕۆڵی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە باڵێ نیویۆرک تایمز بۆ نمونە دەنویسینەکە خۆدا ئیرۆ یانی دەبێژ دەنویسینەکە پەیامبەرین خۆدا و شۆڤەکان خۆدا بەحسێنی دیکەتن کە چاوە سنووری تورکیا و هاتنەگرتن و کێشە لێ دنیا کاربەدەستین ئەمریکی ژیان مەزنە کاربەدەستین لەشکری ئەمریکی لە تورکیانانە داڕستاندنا دیکن هەمووژی پێناسینێ دیکن و مەسەلا ئێریشن ئاسمانی کاریگەری هەیە لێ تەرازوو نەگوهارتیە دی مەسەلا شەردا دیسان ئیسلامی بەرەف پێش دچن هەرچەندە ئەو پێناسینێژی دیکن و 45 جاراوان ئێریشکردە نێزیک و کوبانی ملیتانی ئیسلامیدایە لە نێزیک کۆبانی لێ هێشتا ئەو کاریگەری نەبووە و تەرازوە هێزا بگۆرتنیانژی واناژی ڕاوەستینتن پێشکەترێت واندا بەڵێ کاک دەکەی ڕۆژنامەی واشنگتن پۆستیش بە هەمان شێوە سەربوتارێکی هەیە لەسەر مەسلەی کۆبانی و هەروەها شەڕی سووریا سەربوتاری ڕۆژنامەی واشنگتن پۆست بە ناوی لۆمە استراتیژەتی ئەمریکا بۆ نمونە یەکێ لە خاڵەکانی کە ئاماژەی پێدەکات لەو سەربوتارەدا دەڵێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەشی خۆی هەیە لەو کارەساتەی لە سووریادا ڕوودەدا هەر لەم سەربوتارەدا هاتووە هیچ شتێک جێی سەرسوورمان یان سەرنجڕاکێشان نییە لەو جۆرە بەشداری کە تورکیا هەیەی لە شەڕی داعشداوە دەڵێت تەنانەت ئاوارەکانی کۆبانی هەست بەوە ناکەن کە لە تورکیادا پێشوازیان لێکرێ کرۆکی سەربوتارەکە لێرەدایە کاک دەخیل جیاوازی لە نێوان ڕوانینی ئەمریکا و ڕوانینی تورکیا تورکیا دوژمن بە بەشار ئەسەد دەزانێت دوژمنە سەرەکیەکە بەشار ئەسەدە بەڵام ئەمریکا دوژمنە سەرەکیەکە بە داعش یا بە دەوڵەتی ئیسلامی دەزانێت ئیسلامی بەریان بزانین باوەریین ئەمریکا ئەفجا ما راپۆرتێک هەیە باوەڕکەم راپۆرتێک کو لەسەر بنەمایە دوها ببینانە گەلو ئەمریکا چا بەرێ خۆ دەداتە ڕەوشاک و دەولەت ئیسلامیە داعش لە عێراق و لە سووریا دروستکردی ما باوەریە سەرۆکێ بەری یێستونên لەشکری ئەمریکی ژەنەڕاڵ ئەنتۆنی زینی و ئەندامی کۆنگرسێ یە کۆماریژی ویلایەتە نیوجەرسی کریستۆفەر سمیت وەرگرتیە بەڵێ ساڵح ئەفراپۆرت ژوان هەفپەیڤینە ئامادەکرێ لەگەڵەوەشدا کاربەدەستانی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما جەخت دەکەنەوە لەوەی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکرێنە سەر بنکە و مۆڵگاکانی دەوڵەتی ئیسلامی لە هەردوو وڵاتی عێراق و سووریادا کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر جموجۆڵ و تواناییەکانی ئەم ڕێکخراوە تونڕەوەوە بەڵام ئەوانەی ڕەخنەیان لەو استراتیژیەتەی سەرۆک ئۆباما هەیە بۆ لەناوبردنی داعش لەو بڕوایەدان گرتنەبەری هەنگاوی زیاتر و دەستێوەردانی گەورەتری لەشکری پێویستن و دەشڵێن لەوانە نییە ئەم هێرشە ئاسمانیانە ئەو کاریگەریە چاوەڕوانکراوانەی هەبێ کە باز دەکرێن. ژەنەڕاڵی خانەنشین ئەنتۆنی زینی سەرکردەی پێشووی ستونە لەشکریەکان دەڵێت
بەڵێ لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا پێویست بە نردنی هێزی سەربازی ئەمریکا دەکات بۆ عێراق. پێم وایە لە عێراق پێویست بە هێزی زەمینی هەیە. لەو بڕوایە دانیم لەشکری عێراق ئەو توانایە هەبێت ئەم شەڕە بکات. کوردەکانی شەروەتن چونکە چەشی تەواویان لە دەستدانیە. لەشکری عێراق چەکی زۆرە بەڵام پێویستە سەر لە نوێ ڕێک بخرێتەوە. کێشیان زۆرە و ئەو هێزانی عێراق بەزنین بۆ دەرکردنی داعش لە وڵاتەکەدا. هەر بۆیە هێز زیاتر پێویستە. لە پاش ڕووداوەکانی مانگی 6 و 7 عێراق دەوڵەتی ئیسلامی لە سووریاشدا دەستی کرد بە جموجۆڵ و ئەوجا هێرشەکانی بۆ سەر کۆبانی دەستی پێکرد. ژەنەراڵ زینی دەڵێ لەگەڵەوەدا نییە هێزی سەربازی بنێرێت بۆ سووریا. پێشنیازەوە ناکەم هێزی سەربازی بنێردرێ بۆ سووریا. بۆ ئێستا هێرشە ئاسمانیەکان هەنگاوێکی گونجاوە و پێویستە هەر بۆ ماوەیەکی سنووردار نەبن و هێرشە ئاسمانیەکان زۆرتریش بکرێن. ئەوەی بۆ ئێستا گرنگە داعش لە عێراق وە دەربنرێت. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە دەوروبەری بەغدای پایتەختن و دەستیان گرتووە بەسەر ژمارەیەک شار و شارچکەدا و دڕندایەتی بەرامبەر بە خەڵک دەکەن. بۆیە پێویستە کۆتایی بۆ ڕەوشە بهێنرێت. بەشێکی استراتیژێتەکەی سەرۆک ئۆباما بریتیە لە پشتیوانی ڕێکخراوە میانڕەوەکانی ناو سووریا. بەڵام ئەندامی کۆنگرێس کریستۆفەر سمت دەڵێت ئەم هەوڵەی سەرۆک ئۆباما دەستی پێدەکا درەنگ کەوتووە. Many of us have been arguing for years that we needed to do more earlier on to help those. درنکت gelekkan ji me bi salan gotibû divê em alîkariya wan grûpên nermrê li Sûriyê bikin. Me got divê ew kesên ku karên hovane li Sûriyê dikin bê muhasebe nemînin. Lê ev yek pêk nehatiye. Lêbelê kampêna bombebarankirinê bi Sûd e. Ez bawer dikim roleke girîng heye ku Amerîka dikare hember Kurdan bilîze divêyekê de. Ne tenê ji bo parastina Kurdistanê, lêbelê ji bo ku Kurd karibin alîkariya Krîstiyanan bikin. Kurdan qencî bi Krîstiyanan kiriye û Kurdistan bûye warekî ewle ji bo wan. Li deverên din Krîstiyan tên serjêkirin û bi şêweyên hovane tên kuştin. لەسەر ڕەوشی عێراق و ڕووداوەکانی شنگال و ئەو ڕەفتارانەی بەرامبەر کەمایەتی ئاینیەکان دەکرێن لەلایەن داعشەوە ئەمەندامەی کۆنگرێس دەڵێ ئەوەی ڕووی داوە ژێنۆساید بووە. بێگومان ئەv جینۆسایدە. Li gorî pênasîna jînosayde û peymana jînosaydê kî li vê rewşê temaşe bike dê yekser bibêje ku ev jînosayde ji ber ku Krîstiyan û kêmaniyên din yên olî li ser bawerî û nasnameya xwe tên kuştin. Bêde hezaran xelk li Sûriyê û niha jî li Iraqê tên kuştin. Vêca ev tişt jînosayd bixwe ye. The tens of thousands, especially in Syria and now sadly in Iraq as well, it is a genocide. نردنی هێزی سەربازی بۆ عێراق بڕیارێکی ئاسان نابێت بۆ بەڕێبەرایەتیەکەی سەرۆک ئۆباما بە تایبەتی کە سەرۆک لە هەردوو گەڕی هەڵبژاردنەکەیدا پەیمانی کۆتایی هێنانیدا بە هەردوو شەڕی عێراق و ئەفغانستان. ژەنەڕاڵ زینی دەڵێت با ئەوەش لەبیر نەکرێت کە عێراقیەکان خۆشیان ئەرک و وابەستەییان لە ئەستۆیە. ئەوەی لە عێراقیەکان چاوەڕانی دەکرێت ڕێکخستنەوە و بنیاتنانەوەی لەشکری وڵاتەکە بە شێوەیەکی فرەلایەنەیە. هەروەها بۆ حکوومەتی نوێی عێراقیش بە هەمان شێوەیە. ئەمە ژیانی بە پێچەوانەی حکوومەتەکەی نووری ئەلمالیچیەوە بەو مانایی ئەم حکوومەتی ئێستا کە کورد و شیعە و سونی بەشدارن پێویستە حکوومەتێکی هاوبەشی ڕاستەقینە بێت لە هەردوو ڕوانگەی دەسەڵات و سەرچاوەکانیشدا. هەروەها وابەستەی عێراقیەکان بەوەی لەشکرێکی تایبەتمەندی هەبێت و ببێتە لەشکرێکی نیشتمانی نەک ئەوەی ژێنراڵەکانی ئەو لەشکرە لەسەر بنچینەی سیاسی دیاری بکرێن بەو شێوەی پێشتر دەکرا. ژەنەڕاڵ زینی دەڵێت هەنگاوێکی تری گەورە پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە. پڕچەکردنی کورد گرنگە تا خۆیان بپارێزن. ئەگەر کورد نەتوانێت خۆی بپارێزێت ئەوە ینی بینینی ژینۆساید لە ناوچەکانیان. دابینکردنی چەک بۆ پێشمەرگە هەنگاوێکی گرنگە بۆ خۆم ئەزمونم لەگەڵ پێشمەرگەدا هەیە. شەڕ دەکەن خاچی خۆیان بەدەستەوە نادەن جەنگاوەری ئازان ئەوەی پێویستانە کەرەستە و کەلوپەلی لەشکریە. یەکێک لە نیگەرانیەکان ئەوەیە ئایا بچەکانە کە دەدرێن بە هێزی پێشمەرگەی کوردستان ڕاستەوخۆ دەبێ یان لە ڕێی بەغداوەیە. ژەنەڕاڵ زینی دەڵێ گرنگ ئەوەیە ئەو چەکانە بگەنە دەست هێزی پێشمەرگە. گرنگ نییە ئەو چەک و کۆمەگە لەشکریانە چۆن دەگەنە دەستی کورد.
گرنگەوەیە بگات جا لە بەغداوە بێت یان لە هەر ڕێگەیەکی ترەوە ئەگەر بەغدا بخوازێت لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە چەک و یارمەتی لەشکرەکان بگەن ئەوە شتێکی ئاساییە بەڵام پێویستە دڵنیایی هەبێت کە ئەو چەک و کەرەستە لەشکریانە دەگەنە دەستی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر حکوومەتی نێوەندی دەخوازێت چەکەکان کۆنتترۆل بکات ئەوە دەبێت بەرپرسێتی پاراستنی کورد لە ئاستۆ بگرێت بەڵام وەک پێشتر بینیمان لەشکری عێراق ناتوانێت ئەوەرکە لە ئاستۆ بگرێت لە سەروبەندی ئەم کێشانەدا لە عێراق و سووریا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا فشاری پێکەنانی حکوومەتی عێراقی دەکرد بە بەشداری کوردیشەوە لە دەمێکدا دەنگۆی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیش لە ئارادا بوو. ئەندامی کۆنگرس کریس سمیت دەڵێت بەدەستێنانی پشتیوانی بۆ ئەم دەوڵەتە کوردیە بێگرفت نابێ. گەلە کێشە هەنە یەک ژوان کێشەیە نفتی یاک و بەغدا لە دژی وێ ڕادوەستە یا دنجی کێشەیە ئارتێشەیە بەغدا دخوازە مافێ ڕەتکردنێ بخۆرە بهێلە دەربارەیە گەهاندنە چەکان بۆ کوردستانی هێڤیا من ئەوە کو دەمێک ji بۆ مەسلەیە سەرخۆبوونێ بێ نها کریزە داعش هەیە دەوێ ئەم وێ چارەسەر بکەن لە ez hêvî dikin ku dê rojek were em ê têde cardî mijara serxwebûna Kurdistanê vegerînin ser maseya gotûbêjan. ژەنەراڵ زینی وەک زۆرێک لە شیکەرەوەی لەشکری لەو بڕوایەدان و دەرنانی داعش لە عێراق هەنگاوێکی پێویستە و لە سووریاش بەردەوام شاریان لەسەر بێت لە ڕێی بردومان و ئۆپەراسیۆنی هێزی تایبەتەوە بەو مەرجەی بزانرێ لە سووریادا چەک بەکێ دەدرێ لە ئۆپۆزیسیۆنی میانڕەوی وڵاتەکەدا وەجەختیش دەکەنەوە لەوەی کاتێک چەک دەدرێتە ئەو لایەنانەی سووریا پێویستە وابەستە بکرێن شەڕی داعشیش بکەن نەک هەر شەڕی ڕژێمەکەی بەشار الئەسەد. باڵێن دەست خۆش بۆ ڕاپۆرتە بەڵام سیاسەتمەداران چی بڵێن چی نەڵێن ئەوە فۆرن پاڵەسی یەکێک لە گۆفارە هەرە ناوبانگەکانی ئەمریکا وتارێکی زۆر سرنجڕاکێشی نووسیوە بە تایتلەکەی زۆر سرنجڕاکێشەکە دەڵێ تەنها پیاوی ڕاستگۆ لە واشنگتن جۆ بایدنە ئەویش کە باسی تورکیا و ئەو وڵاتانە هەندەکرد کە چۆن پشتیوانی داعشیان کردووە. دەخی لە کاتی و توێژەکەم لەگەڵ ژنەراڵی خانەنشین ئەنتۆنی زینی ئەویش شتێکی ناڵێم وەکو ئەمە بەڵام هاوشێوەی ئەوە بوو باسی کردگوتی بڵێن ناخۆشترین شوێن بۆ ئیشکردن هەمووکو سەرکردەیەکی لەشکری هەمووکو سەرکردەیەکی سیاسی واشنگتنە لەبەرەوەی پڕە لەو دەستگایانی کە ئەبێت تۆ قسەیان لەگەڵا بکەی بەردەوام و هەر یەکەس جۆرە میکانیزمێکیان هەیە. بەڵێ وا خۆ پیشاندانش بۆ پشتیوانیکردنا خەڵکی کۆبانی هەر بەردەوامە بەڵێ خۆپیشاندان بۆ پشتیوانی و هاوسۆزی دەربڕین بۆ کۆبانی و هەروەهاش بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر بۆ هێرشانەی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی دەیکەنە سەر کۆبانی لە زۆرێک لە پایتەختەکانی جیهاندا بەڕێوە چووە. لێرەش لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و لە واشنگتنی پایتەخت ڕۆژی هەینی خۆپیشاندان کرا لە بەردەم وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە بۆ بەردەم کۆشکی سپی. خالد فەتاح لەوێ بوو و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. بمرما را کشانک زورتر یا بالا حکومت امریکا لسر روشا تنگاوا باجر کوبانه و قارمانیا کچو خورتن کردان بو برسینگرتنا چتین تروریستن دولت اسلامی داعش روندا کرد لدور واشنگتن پایتخت ولات اگرتین امریکا خونیشاندانک لبردم وزارت در ویا امریکا پیکینان خونیشاندران به یک دنگ و یک هلویست داخواز آلی کاری کوبان و پرچکرنا شروان کرد و پاراستنا مدنیان کرن 25 روز کوبان بر خود ده نزدیک 50,000 کرد لامریکایی هیا ام تاف بدل کی گران تماشا کن و کردین واشنگتن ایران ماتنا ورا ام خوازن بویژن حکومت آمریکایی آلیکاریا کردین کوبان بکه خونیشاندرین پشتوان برخودانا گله کردو به تایبت برخودانا کوبان داخواز خود پیامه که دا را دستی نونرین وزارت در ویا امریکا کرن لدیفرا به پیان بره و کوچ کاسپی چون به همان رنگ دنگ و داخوازن خو گهاندن به هیویا بدز و اینان هلویستکا خورتر یا حکومت امریکا دیجی چکدارن داعش اوین باجر کوبان دور پیچ کرین خونیشاندان واشنگتن درجه پیدانا خونیشاندانان کردای دناف امریکا و هر چار پارچن کردستان و ولاتن اروپا و چندین ولاتن دی بو کد خوازن ترس و گفن چکدارن داعش نبتن دیجی گل کردو که ماهین اولی و نتوی بلکو لسر پاراستن و تناهی سرانسر جهان بدنه ناسین
قارمانیا خورت و کچن کردا لکوبان هست خلکن بیانی لواند و اول نجارا ایکیه خلکن بیانی هفسوزیا خو بو دوزا کردان دیار بکن. پەیاما me وەکو ئەمریکیان ئەرمەنی ji bo xuşk û birayên Kurd ew e ku em li gel wan in heta ku ewlekarî û azadiya xwe misoger bikin. هلبت جنا کرد او هر دم لکلکا ظلامان برخودان کریه جه خود خونیشاندان دا و چندین جورن خبات آشتی دگرد. من گلالی آریا خلکی مریوان دانشجوی برکی ورجینیام هاتوی نساگرا خوب پیشاندان بین بو ساپورتی خوشکبراکان من لکوبانی زور پم یعنی اصل لدل و هر چنه لوانو فکر کمو خوینم یه تکل براسی. خالد فتاح دنگ امریکا لبردم کوچ کاسپی. بەڵێ کاک بەڵێن پێم وایە لە بەردەمەکانی داهاتوودا دەبێ بەحسی هەڵبژاترین ئەمریکا بکەین و بتایبەتشی هەڵبژاترین دەمێنیویک و قۆناغێکە گرنگە سیاسەتە ئەمریکادا و هەڵبژاترین کۆنگرسێک و بەشێکی ئەندامن بەشێکی سیناتۆراتین هەڵبژاتن و تەڤایە ئەندامن جواتە ژێری یانجی جواتە نوێنەران ئەمە هیفدارن بەڕنامەی داهاتیدا مەدەم هەبێتش بۆ تر بەحسی وانە ئەبێ هەر لە بنکەکانی دەنگدانەوە بێ یاخود لەگەڵ کاندیدەکان خۆیاندا زانیاری زیاتر بدەین بە بینەرانی دەنگی ئەمریکا و هەروەها کەناڵی NRTش. بەڵێ هەلبەت ئەف هەڵبژارتن لێ هەموو ویلایەتانش بۆ جواتە نوێنەرانتی نەکردن و تەڤایە ئەندامین جواتێتینە هەڵبژارتن دەگەل سیئێکیە ئەندامین جواتە سیناتۆرانژی جا هەنێک ji ویلایەتان هەڵبژارتن تێنەکردن هەڵبژارتنژی ji بۆ کۆماری و دموکراتان gelek giringin çunku wê siyaseta dahatî du salên mayîn serokatiyê û rêbazên Koçkaspî bêne pitir bêne diyar. هەر بۆیەشە لێرە ینی ئەو هەڵبژاردانە بە هەڵبژاردننی میترم ناودێری دەکەن واتە ئەو هەڵبژاردنەی کە لە ناوەڕاستی گەڕی سەرۆکایەتی سەرۆکی ئەمریکادا دەبێ وەکو جرابیش لە ئاماژەوە پێکرد دەخیل ئەم هەڵبژاردنە ژیانی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە تەواوکردنی بەرنامەکانی سەرۆک جا هەر لایەنێک بێت دیموکراتەکان بن یاخود کۆماریەکان کێ زۆرترین بێنێ ئەوە بڕیارەدا لەسەر مەسلەی ئەو سیاسەتانەی کە سەرۆک هەیەی بۆ دەرەوە و بۆ ناوەی وڵاتیش. بەڵێ تەماشەوانین کورتکوونەکشن و کەناڵێ NRT ئەمێ بچین بهێن ڤەدانێکی و دیسان ڤەگەڕین جەموە. جارێکەدی بخێر بن تەماشەوانین کورد کۆنەکشن و کەناڵی NRT شەروانین کورد شەڕی گران ji بۆ پاراستنا کۆبانê dikin di hewlekêda bajarîwan nekefte destê milîtanên tundreyên îslamî. پۆلیسی عراق دەڵێ هێرشبەرێکی خۆکوژ لە بازارێکی باکووری بەغدا خۆی تەقادۆتەوە بەلانی کەم 7 کەس کوژراون و نزیکەی 20 کەسیش بریندارن. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما داخوازی ژی کۆنگرسی ئەمریکی دکاتن نزمترین ئاستێ داهاتی کارکەرین ئەمریکی بلند بکە و 7 ساڵن وەکی خۆمایە. فڕۆکەخانەی نێونەتەوەی JF کەنەدی لە شاری نیویۆرک بۆتە یەکەم فڕۆکەخانە لە ئەمریکادا بۆ دانانی بەرنمەیەکی پشکنینی تەندروستی بۆ دیاریکردنی ئەوانەی نەخۆشی ئێبۆڵایان هەیە. تەماشەوانین کورتکوونەکشن خالد عەزیزی سەرۆکی حزبی دیموکراتی کوردستان بە دوه لەوێ میێوانی دەنگی ئەمریکا بوو و هەفکار بەڵێن ساڵح وتوێژێکە درێژ دیگەل کرد بوو بەڵێن وتوێژەوە چاوان بوو سەرچ بوو. دەخل کۆمەڵێک تەوەر لە وتوێژەکەماندا باس کرا چەندە ماوەی وتوێژەکە بەڕاستی ئەوەندە نەبوو کە بتوانین زۆر بە بوردەکاری باز لە مەسەلەکان بکەین بەڵام هەڵبەت وەکو خۆشت دەزانیم ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیرۆدەی دەستی ڕێکخراوێکی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامیە ئەلبەتە بەشێکی سەرەکی ئەم وتوێژەمان لەسەر ئەو ڕێکخراوەیە و کاریگەریەکانێتی و هەروەها مەسلەی ئەوەی ئێران ئەم ڕێکخراوە بەڕاستی بە مەترسی دەزانێت بۆ سەرخۆی یاننا لە کاتێکە سنوورێکی زۆر یاخود ڕووبەرێکی زۆر لە نێوانیاندا هەیە هەرچەندە لە لای دیالەوە ئەتوانم بڵێم بەشێک هاوبەشیان هەیە لە سنووردا
چۆن یان وەکو سەرەتای وتوێژەکە چی بوو؟ سەرەتایی وتوێژەکە یەکەم پرسیارم لە کاک خالیدەوە بوو ئاستی نیگەرانی ئێران لە پێکهێنانی هاوپەیمانەتیەکی جیهانی بۆ لێدانی دەوڵەتی ئیسلامی چەندە؟ ئێران نیگەرانی هەیە بەرامبەر بەو پەیمانەتیە بە دوو دلیل. دلیلی یەکەمەوەی لە سەرەتای دروستبوونی و هاوپەیمانەتیە ئێران لەبەرەوەی کە لە منتەقەکەدا بە جۆرێک لە سووریا و عێراق لەگەڵ داعش لە کێشەدایە بۆ حیفسی دوو دەوڵەتی مرکزی لەوێ وای تەسەور دەکرد وای پێباش و وای پێخۆش و مادام بۆ خۆی لە جەپەکەدایە زۆر بە شێوەیەکی تەبیعی ئینتزاری ئەوە بوو کە بەشێک لەو هاوپەیمانەتیە بێ. مادام نەبوو بەشێک لەو هاوپەیمانەتیە تەبیەتەن نیگەرانەکانی بۆ دروست بووە. دلیلی دووەمیش ئەوەیە و دلیلی یەکەم دلیلی دووەم ئەوەیە ئێران لەوە نیگەرانە بە دوای تێکشکانی داعش خوێندنەوەی چینۆ لە وەزی عێراق و سووریا بۆ سەقامگیرکردنی ئەمنیەت لەو ناوچەیە چۆن دەبێ. لەو سێناریۆدا بە باوەڕی من نیگەرانەکەی پترە لە حاڵەتی یەکەمیاندا حاڵەتی یەکەمیانی پێشبینی دەکرد وا بە ئاسانی ئێران نێتەنێەوە هایپەیمانەتیە جابەوانە دەکرێت بڵام کە ئێران نیگەران بڵێ. دەوڵەتی ئیسلامی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لەسەر بنچینەی شەڕێکی ئاینجایی یا قەیرانی ئاینجایی لە عێراق بە تایبەتی وە لە ناوچەکەدا بە گشتی دروست بوون. ئەم دەوڵەتە ئیسلامیە بۆتە مەترسیەکی دەستبەجێیی هەڕەشەیەکی دەستبەجێیی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران یا بڵم زۆربەی کۆمەلگای ئێران شیعەیە و شیعە لە بنەڕەتدا کێشە و دژایەتی هەیە لەگەڵ خوێندنەوەکانی بەرەی سوننە لە چۆنێتی دەسەڵات و تەعامل لەگەڵ دەسەڵات و هەمووی ئەوانە لەو حاڵەتەدا نیگەرانێکە کەمە. بەڵام لەو منتەقەدا کێشە و ناکۆچێک لە گۆڕێدا هەیە کە و کێشە و ناکۆچیانە کە نائەمنی دەنێتەوە و ئێرانیش ڕاستەوخۆ ناڕاستەوە خۆ تووشی و کێشانە بۆ بەشێک لەوەیە ئیمتداری ئەو کێشانە ئێران نیگەران دەکا بە تایبەتی کە لە ئێران بەر خەڵکی سوننە هەیە بە تایبەت لە هێندێک منتەقەکانی سنووری لای بەلوچستان وانە پێشوو شێندێک جم و جۆڵی ئاوا هەبووە لانیکەم لە کوردستان ئەو جۆرە جم و جۆڵانە نەبووە بە باوەڕی من لەوانە بڕێک نیگەرانی هەیە ئێران. بەڵام ئایا ئەو نیگەرانیە چەندە لە داهاتوودا دەتوانێت تهدیدێک بێ بۆ ئێران دەگەڕێتەوە سەر سێناریۆی سیاسی بە دوای داعش لە سووریا و عێراق یا لە ئیدامەی شەڕ لەگەڵ داعش لە سووریا و عێراق. سێناریۆی سیاسی مەبەستە لە چییە؟ سێناریۆی سیاسی مەبەستم ئەوەی ئێمە دەبێت دیاردەی داعش جیاواز لەوەی کە جەماعەتێکن مۆتێودێکی زۆر تونند و تیژیان هەیە لە دژی مخالفینی خۆیان لە پێناو مەبەستەکانی سیاسی مەسەبی خۆیان بەڵام داعش ناتوانێت هەر ئاوا ئیدامەی حیاتی هەبێ هەر جەرەیانێکی تونندرەوە بێ خەڵک بکوشی و خەڵک لە بین بەرێ و خەڵک بتوانێتەوە و هیچ سێوانەی مەبەست نەبێ. ئەگەر ئەو حاڵەت هەبێ و بەسەر دەچێت ساڵێکە دوو ساڵە بەسەر دەچێت. بەڵام ئەگەر داعش لە ئیدامەی خۆیدا لە ناوچەکەدا بە تایبەت لە سووریا و عێراق لایەنەکانی سوننی کە مەحروم بوونە لە دەسەڵات ئەوانە بە جۆرێک بیقۆزنەوە شتێکی سیاسی نوێی لەسەر دروست بکەن ئەو جارەکانە معادلەکە دەگۆڕێ و ئێران دەبێت خوێندنەوەیکی دیکە بکە کە لە عێراق دەسەڵاتێکی سوننە دروست بووە لە سووریا دەسەڵاتێکی سوننە دروست بووە لەو حاڵەتەدا چۆن لەگەڵ ئەو سێناریۆ تعامل دەکات. بەڕای جەنابێ مەترسیەکە بۆ سەر ئێران هەر چەندێک بێتەوە لە هەر ئاستێکیشدا بێ دەبێتە ئەوەی کە ڕێگە بدرێ ئێران ببێتە بەشێک لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی بۆ لێدانی داعش تا ئێستا ئەو ڕێگەی بە ئێران نەدراوە بە باوەڕی من وا بە ئاسان ڕێگای پێنادرێت بە تایبەت کە لەو دوایانەدا هێندێک وڵاتانی عەرەبی هاتنە سەر و قەنەعاتەکە بەشداری لێدانی داعش بکەن و تورکیا لە حوتوی ڕابردوودا ئاڵوگۆڕێکی نسبی لە هەڵوێستی خۆی کردو بەرامبەر بە داعش بە بڕۆیان من بۆ دنیای دەرەوە ئەوە گرنگە کە تورکیا و وڵاتانی سوننی کە داعشی لەبەرەوەی کە بۆ خۆی سوننی لەسەر ئیدعای سوننیگەری دێتە گۆڕێ ئەوان بەشدار بکەن تاکو ئێران بۆیە تەسەور ناکەم وا بە ئاسانی بێت ئێران بێتە نێو ئەو گەمەیە لەو بازێ دیپلۆماتیکەدا بێ یا لەو بازێ یەکگرتنی کۆمەلگای نێودەوڵەتیدا بێت لە دژی داعش ئەو ئیمتیازێکی زۆرە بۆ ئێران پێم وانێ و ئیمتیازی وا بە ئاسانی بدەنێت لە ناوچەکەدا. تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی لە دوو بەرەدا شەڕ دەکەن شەڕێکیان دژی ئاینجای شیعەیە لە عێراق و لە شوێنەکانی تریژ لە سووریاشدا بۆ نمونە شەڕێکی کەشیان تایبەتە بەو شەڕێک کە دژ بە کورد دەیکەن کامیان بۆ داعش گرنگترە؟ داعش لە تەزار لەگەڵ کووردا دروست نەبووە. داعش پێناسەیەکی سوننی هەیە ئەگە بچێ نێوجەوهەری مەسهەبی و خوێندنەوەی مەسهەبی لە خوێندنەوەی وان لە ئیسلام و ئەوانە لەگەڵ شیعە زۆرتر لە تەزاردایە. بەڵام داعش بە حکمی وەی کە لە سووریا و لە عێراق لەگەڵ باشووری کوردستان و لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستان سنوورێکی زۆری هەیە دەهەوێت لەو نائەمنیانەی کە لەو ناوچەیەدا هەیە بە جۆرێک کەڵک وەربگرێت دەسەڵاتی خۆی زۆرتر تەسبیت بکە و سیگناڵێک بدا بە تورکیا سیگناڵێک بدا بە وڵاتانی دراوسێ کە داعش وەک دیاردەیەک دەبێت
وای تعامل لەگەڵ بکەین کە تازە بۆتە دەوڵەتێکی سەقامگیر. مەسئلەی کورد من زۆرتر لەو پەیوەندیدا دەبینم دەنا داعش زۆرتری کێشەکانی لەگەڵ شیعە بووە هەم لە سووریا و هەمیش لەگەڵ لە عێراق. ئەوەی کە لە شنگال بینیمانەوەی کە ئێستش لە کۆبانی دەبینی. ئەوە بەشێک لە استراتێژی داعیشە بۆ سەقامگیرکردنی ئەو منتەقانەی خۆی ڕەنگە داعیشەگە هێرش بکاتە سەر کۆبانی ئەو سیگناڵە بدا بە تورکیا ڕەنگە لەوەی شنگال ئەو سیگناڵە بدا بەلایەنەکانی دیکە کەگەر ئێوە فکر لە داهاتووی مناسبات لەگەڵ ئێمە بکەنەوە دەتوانین ئێمە لەو منتەقەدا وەک فاکتۆرێک عمل بکەین وەک دەسەڵاتێک کە بکەونە نێو بازنەی بەرژەوەندەکان. من زۆرتر ئاوای دەبینم. جەنابەت دەڵێی بۆی ئاماژەیە بە تورکیا بدا. بەڵام زۆرێک لە شیکەرەوەی سیاسی زۆرێک لە چاودێری سیاسی ئاماژە بە پەیوەندیشی ناڕاستە و خۆی نێوان داعش و تورکیاش دەکەن. من بۆ خۆم ئێستا دقیقاً سەنەدێکم نییە بەڵام سیر نییە کە بە جۆرێگە و عیلاقاتە هەبێ. هەم تورکیا هەم ئێران لەو ناوچەیە استراتێژیکان هەیە. استراتێژیکانەوەیە بەرامبەر بە چەند و چۆنی ڕووداوەکان بێتەفاوت نین. مادام بێتەفاوت نین ڕەنگە ئەوان بە شێوازی جۆرا و جۆر لەگەڵ لایەنەکانی جۆرا و جۆری ئەو ناوچەیە بە سونە و بە شیعە پەیوەندی بگرن تەنزیمی عیلاقات و بەرژەوەندەکانی خۆیان بکەن. هۆیەکەشی ئەوەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاخارێکدا تێدەپەڕێ داهاتووی زۆر ناڕوونە لە زۆر بابەتەوە. تەبیعیە لەو داهاتوە ناڕوونانەدا هەم تاران هەم ئانکارا زۆرتر تاقیبی وە دەکا بزانە بەرژەوەندی خۆی چۆن بپارێزیە لەو خانەدا دەکەونە تەعامل و تەوازن ڕاگرتن لەگەڵ لایەنەکان و سەیر نیە داعیشیش بەشێک لەو سێناریۆیە بێت. لەو داهاتوە ناڕوونەی کە باسی دەکەی کورد چی دەستەکەوێت؟ کورد یەکەم دەبێت ئێمە لە ڕوانگەی منەوە ئەوە قبول بکەین کە بەسەر 4 پارچەدا دابەش بووە. باشووری کوردستان تایبەتیەکانی خۆی هەیە. حکوومەتێکی قانونی هەڵبژاردراوی خەڵکی هەیە. ڕۆژاوای کوردستان تایبەتی خۆی هەیە. باکووری کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر پارچەی بە یەکگرتووی هێزە سیاسەکان تەعامل لەگەڵ و کێشانە بکە. بەڵام ئەوەی ئێستا زۆر گرینگە و مەوزوعە بەشێکە لە کۆمەلگای نێودەوڵەتیش لە چۆنێکی تەعامل لەگەڵ داعیشدا ڕاستەکەی باشووری کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە. لەوێدا ئەوەی بەلای منەوە زۆر گرینگە بە لە بەرچاوگرتنی کێشەیەکی زۆر کۆن و ناخۆش کە وحدەتی کوردی زەرەری پێگەیاندووە لایەنە سیاسەکان بە تایبەت یەکێتی نیشتیمانی و پارتی دموکرات پێدا چوونەوەیە بکەن وها تەعامل لەگەڵ یەکتر بکەن کە وحدەتێکی زۆرتریان هەبێ و حیزبەکانی نێو پارلمانی کوردستان هەمویان بە جۆرێک عمل بکەن کە کۆدەنجی و یەکدەنجێک بێتە گۆڕێ. لە هەمووی ئەوانە گرنگتر ئێستا کە سێناریۆکان سێناریۆی نظامینە شەڕ تەعینی تەکلیف دەکا شەڕ ڕەنگە پانتایی سیاسی دیپلۆماسیەکە بگۆڕێ زۆر گرینگە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە باشووری کوردستان یەکدەنگ بێ لەسەر بەرژەوەندی نەتەوەی نەک لەسەر تەعەلوقاتی حیزبی تێبکۆشێت تەعامل لەگەڵ وەزعیەتەکە بکە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پارلمان کۆمەک بەوە بکەن کە هێزی پێشمەرگە بە هێزیشی پێشمەرگە یەکگرتووە. لە پارچەکانی دیکەش بە تایبەت لە ڕۆژئاوای کوردستان یا بڵێن ئەوەی مربوط بە کوبانیە لە ڕاستیدا دەوێت دەبێت هێزەکان بۆ خۆیان یەکگرتوو بن بۆ خۆیان هەموو بەشدار بن کێشەی حیزبی کەم بێتەوە. ئەو کێشەی حیزبی و ناکۆچی حیزبی کە لە ناوچەکەدا هەیە بەداخەوە هەم ئانکارا هەم تاران هەم لایەنەکانی دیکە کەم و زۆر لە دەورانی زۆر سوء ئیستفادەیان لێ کردووە بە زەرەری کوردیش تەواو بێ ئەوە لە بەیم بچێ. من پێم وایە وحدەتی کوردی و یەکدەنجی کوردی و یەک قسەی کوردی سیگناڵێکی باش دەدا بە کۆمەلگای نێودەوڵەتی کە بەڵێ لەگەڵ دیاردەی کورد لەو ناوچەیە ڕوبەڕوون کە ڕۆژ بە ڕۆژ وحدەتی میلیان زۆرتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ یەکگرتووتر دەبن. دەنا ئەگەر ئەو ناکۆچی و شتانە بەردەوام بچێتە پێشێ وڵا کۆمەلگای نێودەوڵەتیش نیگەران دەبێت ڕەنگە لە تەعاملی خۆی لەگەڵ قەزیە کورد ڕاستەکەی پێدا چوونەوە بکە بڵێ ئێمە تعامل لەگەڵ مەسئلەکە جۆرێک دەکەین ئەوانە وحدەتیان نیە شاید ئەو منتەقەی بۆ خۆی بێ بە ئەسبابی نائەمنی زۆرتر لە داهاتوودا. بۆیە وحدەت بەلای منەوە یەکگرتووی یەکدەنجی کۆدەنجی وەلانانی کێشەکانی کۆن دەتوانێت جەوهرێکی ئەسلی بێت لە چۆنێتی تەعامل لەگەڵ و کێشانە لە داهاتووشدا. کاکخەڵی دوا پرسیارم کاتمەوەندە نەما بەداخەوە بەڵام نەناردنی هێز لە باشووری کوردستانەوە بێ لە ڕۆژهەڵاتەوە بێ پەیوەندی بەو لێکترازانی ناوماڵی کوردی و بۆ پەرتەوازەییەوە هەیە زیاتر یا فاکتەری تری دەرەکی زیاتر کاریگەر بووە. ئێمە لە ناوچەیەکدا دەژین کە بەرژەوەندەکان زۆر مختلفن ناتوانین بە تەوەجوهاتی ئیقلیمی و دەوڵەتان بە قەزیە کورد بێتەوەجۆ بین ناتوانین نادیدەی بگین وە گرفتی ئێمە لە کوبانی ئەوە نەبوو کە هێزی پێشمەرگەی لێنێ دەبێت ئەو پرسیارە لە خۆیان بکەین 34 ساڵە بۆ لەگەڵ یەک پێگنان بۆ حیزبەکان هەموو بەشدارنین بۆ کێشەی حیزبە سەرەکیەکان چۆتە وێش خۆ لە کوردستانی عێراقی لە حکوومەتی هەرێم کێشەی نەبوونی پێشمەرگە نەبوو
ئەگە وایە گرفتەکەوە حل نابێت پێشمەرگی حزبی دموکرات بچێتە کوبانی و بچێتە باشووری کوردستان و بچێتە باکووری کوردستان کورد لە نیروی ئینسانی پێشمەرگە کەمی نەهێناوە بەڵام کورد لە مدیریەتکردنی ئەو شەڕانە کەمی هێناوە نەبوونی وحدەت کێشە ڕقابەت لەگەڵ یەکتر جاری وایە دەستی دراوچەکانی دە کێشێتە نێو کێشەکە و ئەوە زەرێکی گەورە دەبینێ من بۆ خۆم لەو قەنەعاتەدا مەگە و وحدەت و یەکدەنجی هەبێت لێک حاڵی بوونە هەبێ دەتوانین زۆرێک لەو کێشانە چارەسەر بکەین کاک خالید زۆر سوپاس دەکەم زۆر سپاس بۆ جەنابیشت جارێکە دی بەخێر بێنا کورد کونەکشن و دیتنا کەناڵی NRT ئەری ئەمریکا چاوە سەرەدەریە دگەل داعش دیکە استراتیژەتە سەرۆک ئۆباما وی سەر بکەوە ئەگەر ڕەوشە عێراقی و سووریا ئالۆستر بوو ئەمریکا وێ سەربازان بهێنێرە ئەگەر ئەمریکا سەرباز نەهێناردن شەڕی ئیسلامیین تندڕێ لەسەر ئەردێ وێ بکێ بێکردن هەفبەندیە بە ڕێبراتیا ئەمریکا چ بسەر هات چاوە ئەمریکا وی قایل بە کوبانێ گرنگە ئەموان پرسیاران ئاراستەی خوێندکارێکی زانکۆیە ڤەرجینیا تەک تایبەتمەندێ حکومڕانی و ئاسایشە جیهانی دیکن کاک سەرکەوت شەمسدین کاک سەرکەوت زۆر بەخێربێ وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێ کە استراتیجیتی ئەمریکا ئەوە نییە شارێک بپارێزی یان نەپارێزی ئەمە کاریگەری خراپی نەبوو لەسەر وەزعی سەر عەرز لە کۆبانێ بێگومان کاریگەری هەبووە لەوەی کە داعش هێزی خۆی زیاتر چڕ بکاتەوە لەسەر کوبانێ بەوەی کە وەکو ناوچەیەک ببینێ کە بە تەنیا ماوەتەوە و هێزی نێودەوڵەتی وەکو پێویست پشتگیری ناکەن ئەم کاریگەری هەبوو لە ڕووی معنەوێتەوە بە ئاراستەی دژ بە پارتی هێزەکانی پاراستنی یەکینەکانی پاراستنی گەل وەو ئاراستەی هەیە بەڵام هەڵبەت بۆ چوونەکەی جۆن کێری و بەرپرسانی تری وەزارەتی بەرگریش لە ئەمریکا ئەوەیە کە ئەوان پێیان وایە استراتیژەکە گەورەترە تەنها استراتیژ ئەوە نییە تەنها شارێک بپارێزن و ڕێگەنەدەن دەوڵەتی ئیسرائیل بەڵکو ئەبێ استراتیژەکەەوە بێ بە تەواوەتی بێهێزکردن و لاوازکردنی ئەم هێزە بێ کە دامەزراوە بەرەبەرە ناوچەی ژێردەسەڵاتی خۆی فراوانترە کا شار بۆ شار گوند بە گوند ناوچە بە ناوچە داگیریەکە و بۆش پەلامارەکانی فڕۆکەکان لە شوێنی ترش ئەدا نەکردەنها شوێنی شەڕەکان چۆن ئەمریکیەکان قەنەعەت بە ئەمریکیان بکرێکە کۆبانی گرنگە چونکە هەر کەسێک دەلی گرنگە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی هەموو شتێکەوە ئەگەر کوبانێ گیرا سەرکەوتنێکی گەورە بێ بۆ داعش بۆ دەوڵەتی ئیسلامی دوو شت گرنگە دوو ڕێگە توانێ قەنەعەت بە ئەمریکا بکرێت کە کوبانێ بپارێزێ و زیاتر هێزی خۆی چڕکاتەوە یەکێکیان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و ئەو هێزەی کە هەرێمی کوردستان و کەناڵە دیپلۆماسی ڕاستەوخۆی کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ جیهانە هەیەی کە لە ڕووی جغرافی و لە ڕووی ڕاستیشە لە ڕووی معنەوێتەوە بۆ هێزی پێشمەرگەشت لە کوردستانی عراق گرنگە مەسەلەی مانەوەی کوبانێ و ئەو متمانەیە لە لای خەڵکی کورد و هێزی پێشمەرگەشت دروستەکە کە ئەمریکا پشتیوانی ئەکا لەو ناوچە کوردیانە و پشتگیری ئەکا بەڵام ئەمە ڕێگەیەکیان ڕێگەیەکی تریان پەیوەندی بە پەیەدە و کانتۆنەکانی تری کوردەوە هەیە لە سووریا کە ئەمانە ئەو ترسەی کە لای ئەمریکا دروستیان کردووە لای تورکیا دروستیان کردووە کە ئەمانە بنە هەڕاشە لە داهاتووە بۆ سەر تورکیا و بۆ سەر ئاسایشی تورکیا کە هێزێکی ئەندامی ناتۆیە ئەبێ ئەم ترسە بڕەوێنەوە لە ڕێگەی هێنانی هێزە کوردیەکانی ترەوە کە نوێنەرایەتی کانتۆنەکان کە نەک ئەو هێزی کە ئێستا لە ئەرزی واقع هەیە و ئەمریکا خۆی حساسێتی هەیە لە مامەڵەکردن لەگەڵیە بۆ ئەمریکا پێوەست بێ بە بۆچوونەکانی تورکیا ئەوە بۆچوونێکی دروستە و لە ڕاستیە کۆی تەواوی سیاسەتی ئەمریکا بەرامبەر کورد لە ئەنقەرەوە تێپەڕێ و بە تایبەتی لە پرسی سووریا و لە پرسی کوردی تورکیایە و حتا لە کوردستانی عراقیشە هۆکاری زۆری هەیە هۆکار پەیوەندی بە هێز و هەژمونی پەکەکەەوە هەیە پەیوەندی بەو ئیشکردنە زۆرەوە هەیە کە تورکیا لێرە کردوێتی توێژینەوەی کردووە ساڵانە چەندین کۆنفرانس و ئەو پەیوەندیە بە هێزە هەیە کە تورکیا لەگەڵ ئەمریکا هەیەی و ئەو گرنگی کە ئەمریکا وەکو ناوچەی بە بڵێن جیۆسیاسی تورکیا هەیەی لە ناوچەکان نەک حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردوغان بەڵکو تورکیا خۆی وەکو دەوڵات بەرپرسانی ئەمریکا ئەڵێن گرنگی تورکیا پەیوەندی بە ڕەجەب تەیب ئەردوغان یان هەر کەسێکی ترەوە نییە گرنگی تورکیا وەکو وڵات پەیوەندی بە ناوچەیەکەوە هەیە کە تورکیا هەیەی و پەیوەندی بە ئەندامبوونی ئەوە هەیە بە ناتۆ و هێندە گرنگ نییە کە کێس حکومەکە لە تورکیا باشە ئەمریکیەکان لە پنتاگۆن ئەفسەرەکانی ئەمریکا لە پنتاگۆن و
دیپلۆماتەکانش و تورکەکانش باسی ئەوە دەکەن کە هێرشەکانی ئەسمانی فڕۆکەکان دژی داعش کاریگەری هەیە بەڵام باڵانسی نەگۆڕیوە. ئەمە یەک دەبێت پێویستی بە هێزی پیادەی هەبێ هێزی لەسەر عەرزە لەسەر زەمینە شەڕ بکەن. ئەو هێزانە چی دەبنوە کوچیان بەو هێزانە هات بە ئەمریکا زۆر باسی کرد کەچی ئێستا هیچی دیارش نییە. لە خۆی فشارێک لە دامەزراوە سیاسەکانی سیاسی و دامەزراوە ئەسخەرەکانی ئەمریکا هەیە کە فشار لەسەر گۆباماکەن کە هەنێ هێزی تایبەت بنێرێت وەکو پیادەوە بۆ هەندێک شوێنی تایبەت وەکو کۆبانی وەکو هەر ناوچەی تر لە سووریایە بۆ هاوکاریکردنی ئەو هێزانەی کە لە ئەرزی وەقاع لە ڕاستیە لە سووریای ئێمە جگە لە هێزیەکانی یەپەگە هیچ هێزێکی تری فعلیمان نییە کە ئەمریکا بتوانێت مامەڵێک گڵابکە و یەپەگەش خۆی محکومە بەو پەیوەندی لەگەڵ پەکەکایە هەیەی ئەمریکا ڕاستەخۆ مامەڵێک ناکە ئەو بۆچوونی ئەوان دروستە کە کاریگەریەکی کەمی هەبوو بەهۆی ئەوەی نەکە سیاستەکەی سەر گۆبامە سەرکەوتونەوە بەهۆی ئەوەی کە ئەو مامەڵەی ئەمریکا لەگەڵ پێشمەرگا هەیەی لەگەڵ کوردستانی عراقا هەمان مامەڵی لەگەڵ هێزەکانی یەپەگایان نییە بەهۆی ئەو حساسیەتە سیاسی و پرسی تیرۆر و ئەوانە کە هەیە و بۆهۆی فشارەکانی تورکیا و ئەگینا ئەگە هێزەکانی پاراستنی گەل وەکو پێشمەرگە چەکیان پێ بگە و لەو ناوچە سنووریەوە کە لەگەڵ تورکیا هەیەە باڵانسی هێزەتوانێت بگۆڕێت. باشە بۆ پێشمەرگە چەکی پێگەشت و ئەمریکیەکان دەڵێن کە چەکمان داوە کورد ئەوروپیەکان چەکیان داوە ئەڵمان و ئەوانە چەکیان داوەتە کورد کەچی تا ئێستا شەڕ بەتایبەش لە هەرێمەکانی نزیک سورونی سووریا لە شنگال و ئەو ناوانە شەڕ ناکریان یان خاوە یان کاریگەر نییە. ڕاست ئەو چەکانی کە دراوە ئەوەندەی من زانیاریم هەبێت چەکەکان وەکو پێویست نییە و چەکەکانت بەشێکی مەرجا کراوە تەنها بەو هێزانەی کە لەژێر دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگیان کە ژمارەیان زۆر کەمترە لەو هەموو هێزەی کە لەژێر سەیتەری هێزە سیاسی پارتە سیاسەکانان ئەو ئەمریکا و دەوڵەتانی تریژ لەوە نیگەرانن کە ئەم چەکە دەسیکی ئەکەوێ و بۆیە بە هەسیاری و مامەڵەتەڵەکەن وەکو پێویست نەگەشت و ماوەیەکی زۆریشی پێچێ ئەو چەکە تازانە هەتا لەلایەن پێشمەرگەوە ڕاهێنانیان پێکرێت پێم وابێ ئەڵمانیا ئێستا لە کوردستان بەتەمای بکردنەوەی منوابزەم کردویشێتەوە بنکەیەک بۆ ڕاهێنان بەو چەکانەوە ماوەی ئەوێ مەسەلەی پێدانی چەکەکە تەنها ئەوە نیە چەکێک بنێرن بتوانێت بەکار بهێنرێ ماوەیەکی ئەوێت تاوەکو ئەم چەکە و ڕاهێنان پێکردنی ئەوێ و پێویستیشی بەوە هەیە ڕاستیە استراتیژێکی تۆکمە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دابڕێژرێ کە تاکوێ ئەتوانن شەڕ بکەن و لەکوێ شەڕەکەن و لەکوێ ئەتوان بوەستن هێزەکان لە ئەو مامەڵەیە تا ئێستا دروست نەبوو لەگەڵ حکوومەتی عراقیە کە لەکوێ ئەتوان هاوکاریەکەی بکەن. باشە ئەگەر ڕەوشەکە ئالوستر بوو بەتایبەت لە عێراق و لە سووریا وا دەبینین داعش ینی سەرکەوتنی لەشکری دێنێتونەوە بەرەو پێشەوە دەشتن ئەمریکەکان چی دەکەن هێز دەنێرن یان نا ئێستا دەڵێن نا بەڵام ئەوەی کە فشارە تاوەکو ئێستا ئەو فشار سەرۆک ئۆباما هەیە کە ئەبێ هێز بنێرێ و لە پنتاگۆنەوە ئەو فشاری بوو لەسەر دروستەکەن کە پێویستەکە هێز بنێرێ وەلانی ئەو فشارێکی تیشی لەسەرەکە لایەن تورکیاوە کە پێویستی تورکیا پێشتیاری ئەوە کە خۆی هێز بنێرێ بەڵام دیارە هەدەفی تورکیا لەوایە کە ئەوەتە ئەمریکا سەرۆک ئۆباما و پلانەکەی ڕوبەڕووی چەندین بڵێن گرفتی گەورە بۆتەوە لە تورکیا مەرجی هەیە کە بەشداریەکە و هێزی زمینی ئامادەیە بنێرێ بەڵام لەوێ و حساسەتی پرسی کورد هەیە لەوێ و مەبەستی ئەو تەنها داعش نییە بەڵکو لێدانە لە سوپای سووریا لە ڕوخاندنی یانش باسی تیرۆریست دەکە بە هەموو شێوەیە کە پەکەکە نایەتی ئەمە لە عراقیشە بە هەمان شێوە کورد ئامادە نییە بچێتە ناوچە سونەکان شەڕ بکە شیعە تا ڕادێ ناتوانێت ئەسڵەن ئەو شەڕ بکە و هێزە عەرەبیەکانی تر پێم وابێ لە راپۆرتێکی تازەی کە بڵاوەتەوە لەو کەمپینە کە دروستیان کردووە بۆ هێزی ئاسمانی و لێدان لە بنکە و بارگەکانی داعش هەتاوەکو ئێستا تقریبا لە سێ بۆ لە ساعت 4 وڵاتانی عەرەبی بەشداریان تیا کردووە شێوازە زۆر کەسیش وا لەو بڕوادان کە کاتی ئەوەیە کە تورکیا شتێک بکاتنەوە فرسەتێکە بۆ تورکیا تۆ بڵێ تورکیا بشتە ناو خاکی عێراقیان خاکی سووریا بۆ وەکو تورکیا تا ڕادەیە ئەوش پێشنیاری وای کردووە کە هێز بنێرێ بەس تورکیا دوومە بەستی هەیە یەکەم ئەو ترسە بڕەوێنێتەوە کە ئەو لەسەر کانتۆنەکانی ئەو ناوە دروستی بۆ بەهۆی نزیکیان لە پەکەکەوە و ئەوەش زەمانەت بکە کە بەشار ئەسەدیش بێ بڕوخێ و ئەوەکو ئامانجێکی تورکیا ئینڤستمنت و بۆ بەرهێنانێکی زۆری لە سوپای سووریای ئازادا کردووە و لەو هێزا کە بەشێکی دیارە چۆتە ناو داعشیشەوە کردووە کە بۆ لێدان لە ئەسەد و بۆ هەر چۆنێک نەبێ ڕوخاندنی ئەسەد وەکو ئامانجی سەرەکی تورکیا ڕوخاندنی ئەسەدە لەو ناوچەیە و دروستبوونی حکوومەتێکی زۆری نەسوونەیە لە ناوچەکەیە. کاک سەرکەوت زۆر سوپاس بیرت لە چ تکا سرەدەڵمان بکەی نزیکی لە ئێمەوە هەموو جارش بانگ دەکەین و بۆشنەکانی تو وەرگین لەسەر بابەتەکانی بەتایبەت کاوە لەسەر وەزعی جیهان و ئاسایشی جیهان چونکە جەنابەت وەکو بڵێ ئەندامێکی دامەزراوەی سیاسەتی کوردی بەڵێ کاک سەرکەوت دیسان وەکی مگوتی کارمەند بوو دێ بالوسخانە ئەمریکیدا و هەروەسا قوسڵخانە ئەمریکی لە هەولێرێ زۆر سوپاس و دەستەکان خۆش.
و أكاديميا ملكية سويدي خلات نوبل دانا كسين كارين هيجا كرين دوارين فيزياء كيمياء تندرستي ودرمانا وأدبيات ويجدا وهروسا كوميتايا نوبل يا آشتيه لنرويجي خلات نوبل آشتيه دا دو خبات كارين پروردايا زاروكان. The Norwegian Nobel Committee خلاتا نوبل آشتی ایسال با اواکی هفبش هات سپارتن بو چالکدار باکستانی دواره پرورده کرنه دا ملالا یوسف زای و چالکدار هندستانی دواره مافی زاروکان دا کیلش ساتیارتی. کمیسیون ویکی وکو قوناغه که گرینگ دبینه جه هندوس و مسلمانان را. هندوسک و پاکستانیک خباتا وک هف جبو پرورده زاروکان بکن و لدیجی تندریان راوستن. and against extremism. بریویجی اکادمیا سویدی خلاتا نوبل 2014 دواره ویجه دا نویسکارکی فرانسی که نویسین وی رونی دابون سر دا گیرکرنا آلمانیا بو فرانسا دما شر جهان دویم دا اکادمی روجا چارشم اویک لستوکهولم پایتخت راگهان. خلاتا نوبل یا ادبیات ویجه یا سال 2014 بگهین نویسکار فرانسی پاتریک مودیانو جبو هنرا بیروریه یا کو ویشیای پاشروجا مروواهی یا کو نای تیگهشتن با آزرینه و جیانا بندستیه بوینه بکه. مودیانو خلاتا 1.1 میلیون دلار وردگره جبو چیروکن خوال دور شر جیهان دویم که گلک جوان هاتنه ورگراندن بو انگلیزی و جناوانجی رومانین وک A Trace of Malice، هانیمون و Missing Person. مودیانو دبا خلات ورگرت یه ویجه 107 و یه 11 مینج فرانسا. اکادمیا ملکیه سویدی یا زانسته بریار دا خلاتا نوبل یا کیمیای یا سال 2014 بده دکتر اریک پیتزیگ زانای پیمانگاه هاوارد یا تندرستی لاشبورن و پروفیسور ستیفان هیل ج پیمانگاه بایوفیزیکال یا کیمیایی لالمانیا و پروفیسور ویلیام مورنر جزانکویا ستانفورد یا امریکا جبو کاریوان د پیشخستنا دها یا رونی کرنا تیشکن مایکروسکوپی. دسته خلاتا نوبل استوکهولم هروها خلاتا نوبل دواره کیمیا دا دو زانیارین امریکی و یکی آلمانی جبو پیشخستنا دها رونی کرنا تیشکن میکروسکوپی. سروکی اکادمیا سویدیا زانستان ستیفن نورمک روجا چارشنبه اویک راگهاند. خلاتا ایسال دربار روناهیه اکادمیا ملکیه سویدی بریار دا خلاتا نوبل یا فیزیایی سال 2014 بده پروفیسور ایسامو آکاساکی جزانکویا مییجو پروفیسور هیروشی آمانو جزانکویا ناگویا لژاپونه و پروفیسور شوجی ناکامورا یه امریکی کو به اصل خواه ژاپنیه جزانینگها کالیفرنیا جبو ودیتنا تیشک آویجا بجوت آ روناهیا شین یا زور کو دکاره جدر روناهیا سپی کو بهتر بهیز و بریخدار بکه. دواره فیزیا دا دو زانیارین ژاپنی و یکی امریکی که جبونا مالک ژاپنی خلاتا نوبل 2014 ورگرتن جبو دا هینانا جوتن دیشکریجن شینین دوستین جینگه کوکو LED تینا ناسین. خلاتا نوبل که تنها بهتری بیستر خستنانو نزیکی 808 کسی ورگرتیه او لسرناو دا هینر کرستا دینامیتی سویدی آلفرد نوبل ده سال 1895 دا درکته هوله و خلاتا یکم ده سال 1901 دا هات داین. هیجای گوتنیه که خلات نوبل دواره ویجه فیزیا، کیمیا، پزشکو زانستین آوری دا لپایتخت سوید استوکهولم تین داین. تن نوبل آشتی دایناویل اوسلو پایتخت نرویجه. صالح دمیجر دنگی امریکا. سلاف قالي تماشافان كنت كونكشن قالك سباسياوات كنت دقل مامان هطا فيدمي و ديسان ام سباسيا كانالي NRT دي كنجبو هفكارياوان دقل ما نها ام خاطري جوا دخوازن امي شفا سيشن بي جاركدي بقهين ديداروا هطا فيدمي و همو دمان بهيفيا ساغيو سلامتيا وانا دقل سلافين تفايا ستافي كورت كونكشن هون دكارن برنامج ما لسر مال برن دنجي امريكايان دنجي امريكا ببينن وهر وصل لسر فيسبوكي وديسان دكارن ببن هافالين ما ين توينتري تفايا ادريسين ما كورت كونكشنا وديسان لسر هلبات لسر تلفزيون يعني قناه NRTG وندكارن
ما تماشا بکن.